سەڵاتان لێبێ و کاتتان باش بەرنامە ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم زیادبوونی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن و هەموو ئەو دیاردانی کە بە تاوانی چەک ئەنجام دەدێت دوای کرۆکە حکوومەتی هەرێمی کوردستان و خودی کاک مەسرور بەرزانی وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەندیدارەکان ڕاستپێرێ بۆ ئەیلانی کەم سنوورێک بۆ مامەڵەکردن و کڕینی چەک دابنێ یاخود ئەو تاوانانەی کە بە چەک ئەنجام دراون دەستی بەسەردا بگیرێ هەرچەند ئەمە کۆتایی و چارەسەری کێشەکە ناکات چونکە ئێمە دەزانین لە دوای شەڕی دژی داعش چەکێکی زۆر هاتوۆتە دەستی هاوڵاتیان و ئێستا ماڵ هەیە لە هەرێمی کوردستان کە خاوەنی چەکی قورسە لە پاڵ چەکی بچووک و مامناوەندی ئەم حاڵەتە ئەم دیاردەی چەکداری چۆن بنەبڕ دەکرێت ئایا بە چەسپاندنی یاساکان و توتکردنەوەی سزاکان دەتوانین بڵین کە ئێمە دەبین با کۆمەلگەیەکی مەدەنی دوو لە سەربازی ئەوە دەبێت لەکوێوە دەست پێ بکرێت ئایا دانانی چەند مەفرەزەیەکی گەڕۆک لەسەر شەقام و شوێنە گشتەکان و دەست بەسەرکردنی چەند پارچەچەکێک لەلایەن هاوڵاتیانەوە کە بە بێمۆڵەت هاڵیان گرتووە ئەمە دەکاتەوەی کە بڵین ئەمە کۆتایی پرۆسەکەی ئێمە دەبین بە خاوەنی کۆمەلگەیەکی ئاسایش و دوور لە توندوتیژی هەموو ئەمانە و کۆمەڵک بابەتی دیکە دەکەمە تۆرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک ڕزگار محەممەد نەگڕایی ئەندامی دیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان وەردەگرم کاک ڕزگار سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ جەنابتان سەرەتا سڵاو بۆ بیسەر و بینەری کەناڵی سلێمانی دووبارە بەخێر بێت خۆشبی زۆر سپاس وەڵاهی بار پرسیارەکە بەو شێوەیە بیکەم کاک ڕزگار بەڵێ زیادبوونی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو یەکێک بلو مژارانی کە لەسەر ئاستی هەرێم دەنگدانی زۆری لێکەوتەوە ئەمەی کە ئێستا ڕوودەدات هۆکارە یاخود دەرەنجام بۆ گەشتن بەم ڕۆژە بەڵێ والله کاگەر سەلان یعنی بەداخەوە ئێستا وەکو جەنابیشی ئیشارەتە پێدا چەکێکی زۆر لە هەرێمی کوردستان و با بڵێن لە دانیشتوانی هەرێمی کوردستانە بڵاو بووەتەوە ئەمە ینی خۆ لە وڵاتە پێشکەوتەکاندا چەکەیە ئێستا باسی ئەمریکا بکەی هەموو کەسێک دەتوانێت چەکێکی هەبێ بەڵام ئاستی وشیاری ئەوان جیاوازە و دادگا لەوێ سەروەرە کاگرزاریمە سەر ئەو بابەتە بە دیاریکایی بۆ یعنی هەڵگرتنی چەک لێرە ئەوەندە کارەساتە بۆ کۆمەڵگە و تاکی کوردی بەڵام داویلایەتی گوگ و ئەمریکا بەو شێوەیە مەترسیەکان ینی زیاد نین وەکوی کە لێرە ڕوودەدات ئەمە دوای وەڵامەکە وەردەگرن بەڵام پێش ئەوە دانانی چەند مەفرەزەیەکی گەڕۆک لەسەر شەقام و شوێنە گشتەکان و جێبەجێکردنی یاساکان وەکو خۆی ئەگەر بێت ئەوەی کە ژمارە 2 ساڵی 2022 پێم وابێکە تازەترین یاسایە بۆ هەمواری یاسای چەک ئەمە دەتوانێت بمانکە بە کۆمەلگەیەکی مەدەنی و دوور لە توندوتیژی تۆ بۆ خۆت وەکو ئەندامێکی لیژنەی پێشمەرگە گەشتبینی بەمە من ئەو یاسایی کە دەرچوانرا لە یاسای ژمارە 2 ساڵی 2022 کە باشە هەموو کەسێک دەتوانێت چەکێکی هەبێ یعنی هەموو هاوڵاتیە دەتوانێت بچێت تەمەنی لە 21 ساڵ کەمتر نەبێ ئەتوانێت بڕات مامەڵە بکات و چەکێکشی هەبێت ئەمە هیچ مەرجێکی توندیشی تیان نیە بەڵام بەداخۆ ینی ڕەنگە دیاردەی چەکداری زیاتر بکە ینی بە پێی یاساکە بەڵام ئەمە گەڕێتەوە بۆ ئاسی وشیاری و ئەمجار ئەو با بڵێن مەفارزانی کە لەسەر جادەکانن یا بۆ نمونە لە شوێنەکانی تر کە دائنیشن بۆ ئەوەی چەکی بێمۆڵەت بگیرێ و چەکی بێمۆڵەت ڕەنگە یعنی کەسێکە چەکێکی هەبێ لە ماڵە بە بێمۆڵەت نەیخاتە سیارەکەی ینی ئەوە حاڵەتێکی زۆر کەمە ینی ئەوە بەڵام لێرە ئەوە زۆر پێویستە ینی هێزە ئەمنیەکان بتوانن ینی ئەو چەکانەی کە بێمۆڵەتن ئەمە وەکو پێشتر باسم کرد ئەم چەکانە کەمتر مەسەلە پێی گەڕانی پێکرێ یانی مەگەر کەسێک بەڵێ مەگەر کەسێک بیەوێ تاوانێکی پێ بکە ینی بۆ ئەو کاتە یا مەبەستێکی هەیە بەکاری بێنێ ئەمەشا بۆ چیە گەڕێتەوە ینی خۆ لە هەموو دنیا ئەم شتانە هەیە بەڵام بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان زۆر لە زیادبوونایە و ڕووی لە زیادبوون کردەیە کاک ڕزگار بۆ نمونە وەکو ئەزمموی کارکردنی خۆدەک و ئەندامێکی لیژنەی پێشمەرگە ئەوەی کە بۆ نمونە ئەو تاوانانی کە تا ئێستا لە هەرێم ئەنجام دراون زیاتر ئەو چەکانە بوون کە مۆڵەتیانەوە یاخود ئەوانەی کە بێمۆڵەتن ینی قسەکە لەوەیە بە هەردوو جۆرەکە هەر تاوان ئەنجام دراوە ئایا سزاکە بۆ دوگان وکو یەکە یاخود لەمەش هەر جیاوازی هەیە لێرە تاوان با بڵێن بە هەردوو شێوەکە چەکی بێمۆڵەت و مۆڵەتداریش کەسی یاسایی مەسەلە تاوانی من وازانم یعنی ئەو تاوانانەی کە ئەکرێت زیاتر
بە چەکە بەو کەسانەیە کە مۆڵەتیانەیە کە ڕێگە پێدراون کە مەسەلا پاسەوانی بەرپرسەکانن یا بۆ نمونە خزمی بەرپرسەکانن. ئێستا ئەوەی کە بەڕێ سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان ئەو بڕیارەی کە دەرچوو بۆ نەهێشتنی چاک و بۆ ئەوەی کە چاکسازی بکرێت لە چەکی بێمۆڵەت و مۆڵەتدارە ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆشیە، ئەمە کارێکی باشە، بەڵام ئەکرێت هەنگاوی زیاتر بنێرێ. بە نمونە هەنگاوە بۆ نمونە دەبێت چی بێ خۆیانی بۆ نمونە ئێمە یاسای باشمان هەیە، یعنی ئیرادەی باشەیە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە، یعنی چیوا دەکات ئەم پرۆسی لە شوێنی خۆیان نەگات بۆ ئاماجەی کە ئێمە دامەناوە. یعنی تەنها ئەوەیە بۆ منە کۆمەڵێک بەرپرسی سەربازی لە وڵاتە کۆمەڵێک مەسئولین ڕێگرن لەوەی بۆ منە چەکەکانی تەسلیم کەن یاخۆت جۆرە لە جۆرەکان ڕێخستنەوەی بۆ پاسەوان و حیمایەکانیان بکرێت. یعنی ئەمان ڕێگرن یاخۆت دەبێت یاسا و دادگا لەسەر و هەموو ڕۆڵی خۆی ببینێت. کاک ڕزگار بەڵێ دادگا زۆر مهمە ڕۆڵی خۆی ببین. بۆیە ینی هەنگاوی ترکە ئیشارەتم پێدا هەنگاوێکی تر ئەوەیە کە ئیجرعات لەگەڵ بەرپرسەکان بکرێت، کەوا بەرپرسێک کەسێک لە تەنیشتی بەرپرسێک غەدرێکی کردووە مەسەلا ئەوێ غەدرێک بکە ئیجرعاتی لەگەڵا بکرێ لێی قوبوڵ نەکرێ، بەڕاستی ئەمە واکات کە ئەم حاڵەتانی کە ئێستا هەیە ئەمانە بەم شێوەیە نەبێت کە ئیسە بەم فراوانیە ئەیبینین. ئەمە عینەکە ینی بەداخەوە ینی ئێستاکە ئەوەی جەناب وتی شتێکی تر کە بە یاسا ڕێک بخرێ پاسەوانیەکانە. ئێستا بەرپرسەیە مەسەلا یەک فۆج حیمایەیە، یەک فۆجی خۆیەتی چۆن بەکارێرێ بەکارێرێ، بەرپرسەیە مەسەلا کەمتر لەو. یعنی ئەگەر یاسایەک بێ کە یاسای پاسەوانی بێ پاسەوانی ڕێکایسە تەنها یەک یاسا هەیە لە هەرێمی چاکسازەکەی وەزارەتی پێشمەرگە کاک ڕزگار نەیتوانی ئەمە لە قاڵبدا چارەسەریکات. خۆ یەکێک لە ئامانج و مامەکانی ئەم یاسایە بە نەتیجە ئەوە بوو کە پاسەوانی بەرپرسەکان و ئەوانەی کە زیاد لە پێویستن ڕێک بخرێتەوە. وەکو پێویست نەچۆتە پێش ئەوەی کە ئێمە ئاگادارش گرفتمان هەیە. بەڵێ لێش گرفتمان هەیە. بۆیە ئەزانی کێشەکە چییە کاک گەرتەلان؟ کێشەکە ئەوەیە ئەگەر مەسەلە فەرماندەی سرەیەک فەرماندەی فەوجێک ئەمە هێزێکەوە لە بەردەستی خۆیەتی خۆی مەسەلە ئامرە لەو فەوجا ڕوونە چەنی بوێ ئەیکاتە پاسەوان لای خۆی چەنی ینی چونکە ئەگەر یاسایەک خۆ بەڵێ بە یاسا بڕێخرا بەڵام جێبەجێ نەکراوە مشکلەکە ئەوەیە ئەگەر ئێستاکە تەنها پاسەوانی پەرلەمانتار بە یاسا ڕێکخراوە کە لە سێ پاسەوان نابێ زیاتریە بێ ئەمە بە یاسا ڕێکخراوە، بەڵام باقیەکەی تری ئەمە بەم بەرفراوانیە بەم شێوەیە کە ئیسای بینی ئەمە لە ڕابردووە بینیمان کچە مۆدێلەکان هینیان پێبوو، یعنی هەوەی دەستگای ئەمنیان پێبوو، هەوێ دژە تیرۆریان پێبوو، هەوێ چیان پێبوو، ئەمانە کە هەویان پێبوو بە دڵنیاییەوە چەکیشیان پێیە، یعنی بە دڵنیاییەوە ئەمە حساب ناکەن بۆ کۆمەڵێ مەسەلا ئەگەر بکەونە سەیتەرێک و بکەونە مەفرەزەیەکی پشکنینەوە بەهوەکەی ڕێزی لێگرێ و ئەمە کارەساتە لەبەرەوە ئەمە هۆکاری ئەوەیە کە بەم بەرفراوانیە کە چەک هەیە بەم فراوانیە نا هیچ کەسێک ڕزگار ئەتوانین بڵێن یعنی ڕێژە و جۆری چەکان ئەوەندە فراوانە بە شێوەیەک تەشەنەی سندووە کە دەتوانین بڵێن ینی هەموو ماڵی خاوەنی چەکێکی تایبەت بەخۆیەتی بە دڵنیاییەوە بۆچی شەگەڕێتەوە، یعنی ئێستا مەسەلا کەسێک هەندێک شوێن پێویستە چەکیە بێ، مەسەلا گەر ئێستاکە سیرکەین ئەو گوندانەی کە لە ناوچە جێناکۆکەکانن ئەو ناوچانەی کە ئەکەونە ناوچە سنووریەکانەوە خەریکی ئیشی کشت و کاڵ و ئاژەڵدارین ئەمانە ئەتوانن چەکیانە بێ، یعنی بۆی بەکاری ئێرێ کە مەسەلە مەڕووماڵات و ئەوانی پێپارێزە، بەڵام لە ناو سەنتەری شارەکانە ئەمە حەق نییە بەڕاستی هیچ کەسێک چەکی هەبێ لە ناو سەنتەری شارەکانە. کەواتە ئەم چاکسازی بنەبڕکردنی هەڵگرتنی چەکە دەبێت لە حکوومەت و حیز بۆ دەست پێ بکە دواتر شۆڕبێتەوە بۆ هاوڵاتی ئاسایی، ئەمجا ئاماجی خۆی دەپێکەیە بە دڵنیاییەوە ڕێک ئەوایە ڕێک ئەمە سەر توێژی با بڵێن ئیجراعاتەکە ئەمەیە کەوا ئێستا وەکوتم سەرۆکی حکوومەت ئەمە ئەم بڕیارێکە دەری کردووە ئەمە بڕیارێکی زۆر باشە، بەڵام لە بەرپرسەکانەوە دەست پێ بکە وەکو جەناب و ئیشارەتی پێدا لە بەرپرسەکانەوە دەست پێ بکەن ئەو سابێتە خوارەوە. شتێک جێگەی سەرنج و کاک ڕزگار بوون بۆنە باسی یاساکەت کردوتە ئەو یاسایی کە ئێستا هەیە یاسایەکە دەتوانێت هەموو هاوڵاتیەک بەبێ کێشە ببێ بە خاوەن و خاوەنی مۆڵەتی چەکی خۆی، بەڵام خۆ بە نەتیجە ئەم یاسایە چەند ساڵێک ینی خەریک بوو وەزارەتی ناوخۆیان پەیوەندیدارەکان و لیژنەی پەرلەمانی بوو ئەوەی لایانی کەم ئەو بێسەروبەرەی کە لە هەڵگرتنی پێدانی مۆڵەتی چەکەیە چاک بکرێت بۆ ینی ئەمڕۆ ئایلای کاک ڕزگار هەیە
ئەمە کاک ئەرسەلان کاتی خۆی ئەم یاسایە بڵێن بێدانی مۆڵەت هەبوو باشە چەند مەرجێکی تیا بوو مەسەلە مەرجەکان بەو شێوەیە بێ و ئەبێ لە ڕووی مەسەلە ئەخلێتی مەزبوط بێ و حاڵەتی دەرونی و ئەو شتانە بەڵام ئێستا بە ئەم یاسایە کە ئێستا لە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 2 ساڵی 2022 وەکو پێشتر باسم کرد ئەمە هەموو کەسێک دەتوانێت چەکێک وەرگێ کە تەمەنی لە 21 ساڵ کەمتر نەوێت ئەمە کۆمەڵگە بەرەو چەکداریە بە ینی ئەتوانم بڵێم ئەگەر خەڵک بیەوێت چەک وەرگێ ئەم ببینە معسکەرێکی گەورە ئەگەر بیەوێت مەسەلە چەکی هەبێ بۆ نمونە یاسای ژمارە 16 ساڵی 1993 لەگەڵ ژمارە یاسای 2022 کە تازە دەرچووە چ جیاوازێکی جەوهری تێدایە کە جێگەی دڵخۆشی بێ بۆ ئەوی کە فعلەن ڕێگرێکی جدی بێ بۆ ئەوەی کە چەک لە دەستی هەوڵاتیان نەبێت ئەتوانم بڵێم ئەم یاسا وای کردووە کە تەنها چەک بێمۆڵەت نەبێ نەکو مەسەلە ڕێگری بکە لە کەمکردنەوەی چەک یعنی ئێستا لە یاساکە ئەگەر هەبواە کێ پێویستی بە چەکە بۆ نمونە بە نمونە کێ پێویستی بە چەکە ئێستا لە هەرێمی کوردستان باسکەین پێشمەرگە وەزارەتی ناوخۆ دوای ئەوە کێ ئەو کەسانەی کە پێویستیانە یعنی دیاری بکرایە دیاری بکرایە کە مەسەلا کێ پێویستی بە چەکە وەکوتمەوە دوو هێزی کەیکیان ئەمنێت دابینەکە بۆ ناوخۆ و یەکێکیشان وەکو حرەسی حدود ئەمە وڵاتەکە ئاپارێزێ ئەمە ڕوونە ئەبێ ئەمە چەکیان نەبێ و چکایە بە میلەتێکین تایکە و ئێستاکە مەترسیمان لەسەرە ینی ئەوەش با بزانین بەڵام خۆ دوجار بردنەوەی ئەم چەکانە ژیان هێزانەکان بۆ ماڵەوە هەر بۆ خۆی ئەمە شەر دووبارە ڕیسەکە ناکاتەوە بەخوری ینی بۆ منە خۆ دەبوو ئەو چەکانی کە پێشمەرگێک هێزێکی ئەمنی لە کاتی واجبەکەی خۆی بەکاری دەهێنێ ینی ڕێگەی پێ نەدرایە بۆ ئەوی بباتەوە ماڵەوە چونکم دوجار لە ماڵەوە ڕەنگە لە بۆنەی لە شەڕێکدا لە دەمەقاڵەی کۆمەڵایەتیە بەکاری بێنێ ینی باشتر نییە بۆ ئەوی لە کاتی پێویستە ئەم چەکەی پێ بدرێ و لە تاوابوونی ئەرکەکەی چەکەی لێوە بگیرێتەوە کاک ڕزگار یاساکە ئەمێتیایە ئێمە باسی ئەوەشمان کرد لە یاساکە هەتا ئەزانی ئێمە ڕەنگە بەرگیریمان لەوە کردوێت وەکو خۆم باشە بۆچی لەبەرەوەی ئێستا ئەگەر باسی پێشمەرگە بکەین و جەناب و باس ئیشارەتی پێدا لە تەوابوونی ئەرکەکەی دەتوانێت چەکەکەی ئیستیلامی مەرجە بکە جەناب دواڵێ وانە بەتەکیید ئێمە گەر باسی نقطەیەکی با بڵێن بەرگیری لە ئەمامیە ئەم نقطەیە کە نقطەی ڕەبیەکە ڕەبایەکە یا باڵێن مەقڕێکە کە لە ئەمامی لە خاڵی پێشی پێشەوەیە کە ئەگەڕێتەوە پێشمەرگەکە لە ڕێشە هەر مەترسی لەسەرە مەسەلە لە ڕێ ئێمە چەندین ئەفسەر و پێشمەرگە لە کاتی هاتنەوە شەهید بوونە یعنی ئەمە ئەوە نییە لە ڕەبیەکە چەکەکەی دانا و ئیتر بگەڕێتەوە و ئینە بەڵام ئەمبێ ئەم چەکەی پێبێ هەتا کوێ هەتا ئەو شوێنی کە مەترسی لەسەرە لێرە یەک شت هەیە ینی بۆیە شتەکان ئێمە دڵخۆش نین بەوەی کە خەڵک بەڵام خۆ ئەمەش ناکاتەوەی کە بوونە پاسا بۆ بدرێت کە پێشمەرگێک لە دوای تاوابوونی ئەرکەکەی هەر چەکی پێبێت ینی ئەمە ئیشی بەرپرسی میحوەرەکەی نییە بیپارێزێت تا دەگاتە شوێنی مەبەستی خۆی بەڵێ ئەزانی من ویستمەوە بڵێم باشە لە یەک حاڵەت هاتوانیەوە بکەیت باشە محور طبعا يعني دائما مقري اللي وايا بابلين محور لا خلفيه ناشد شوينيك مترسي تابع يعني هروايه لقانوني عسكريه اتوانين بيج مرقيه بابلين امسري لواجبايه بيتو محورك اللي محورك كان لمرجب تسليمك بلام يكشتج ليره يكشتج يعني ام بيج مرقيه ام افسره لشراب وخلقي رنقه لشركه چەند کەسێک لە دوژمن کوژرا بێ بزانن ئەو بەرپرسە لەو سنوورا بووە ئەماین بۆ ینی بۆیە لە ماڵی شامەترسی لەسرە خۆ لە ڕابردووە بینیمانە جاری وا بووە تیرۆریستان لە ماڵە چوونەتە سەر بەرپرسەکە بە مەسەلە قەرارێک یا عازێک لە بەرپرسەکە دراوە بۆ ئەوەی کە ئەو منتیقەیە مەسەلە قەسفەکرێ زانیانە مەسەلە ئەو کەسە کێیە منم پلانێکیان هەبووە بە هەرچۆنێک بێت دەست بگەن وا بکەن کە بێنە ماڵەوە لە ماڵەوە بتوانن تۆڵەی لێ بکەنەوە ئەمە مەسەلە لایەنی ئەوەی کە ئەفسەرێک یا پێشمەرگێک یا بەرپرسێک چەکەکەی بات و ماڵ و کە ژیانیشی پارێزرایە چونکە بەرپرسێک کە لە ماڵەوە بێت پێویستە یعنی بپارێزرێ لەبەرەوەی وەکو پێشتر باسم کرد ئێمە هێشتا لە مەترسیین وەکو وڵاتە وڵاتێکین
لە مەترسیین لە سنوورەکانە بینین ئەوە مەسەلە چۆن خەڵک دێتە ناو هەرێمی کوردستانەوە ئەمە مەترسیە بۆ سەر مەسەلە ژیانی بەرپرسێک بەڵام بە شێوەکەی تر کەوا هاوڵاتیەک گەنجێک هەڵەسێ چەکێکە باو لە ماڵێکە قەتڵ و عام دروستەکە ئەم کەسانەکە گەرسەلانیسە بینیمان لە ماوە ڕابردووە کۆمەڵکوژی کراوە ینی قەتڵ و عام ئەم کەسە ئەگەر بهێنرێ لەو جێگەیە دوای ئەوەی تەبعاً دوای ئەوەی کە دادگا بۆی دەرکەوت بەڵێ ئەمە تەواو تاوانبارە تاوانەکەی بە سەردا سەرمێنرا ئەو کاتە بهێنرێت لەو شوێنە ئیجراعاتی لەگەڵا بکرێ و عیدام بکرێت لەو جێگایە چه خەڵکی تر سەیرەکات سیرەکە ئاڵێ ئەگەر منیش ئەو کارە ینی کاگرزگار ئەم قسەی زۆربەی کۆمەڵگەیشە ینی دایم کە حاڵەتی کوشتن و ڕوودەدا لە ناوچەیەک لە جوگرافیایەکی ئەم هەرێمی کوردستانیانی باسی ئەوە دەکرێت دەبێت بۆ ئەو ئەم حاڵەتە تەشێنە لەسەنێت بە هەمان جۆری چەک و بە هەمان شێوە بکوژرێتەوە بەڵێ ئەمە یاساکە ڕێگە بەمە دەدات ینی ئەمە بە هەوانتە دەکرێت یاخود دەبێت پەرلەمان کە ئیشی سەرەکی ئەم بابەتەیە دەبێت ئەم یاسای سزادانە هەموار کاتەوە جارێکی دیکە بە تایبەتی سزای لە سێدارەدان یاخود ئەو کێسانەی کە تایبەتە باڵگرتنی مۆڵەتی چاک زۆربەی کات لە دەرگاکانی ینی کاتێکی زۆری پێدەچێت یەکلا نابێتەوە بۆیە ناچار لایانی بەرامبەر پەنا دەباتە بەر ئەوەی کە بە لایانی عەشایری تۆڵەی خۆی بکاتەوە بەڵێ ئەمە ئیشەکەی پرسر نەکردووە کاگرزگار بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە ئێساەوەی کە جەناب ئیشارەتی پێدا ئەم یاسای کە مەسەلە یاسای لە سێدارەدانە بۆ جێبەجێ ناکرێ ئەمە بەڕاستی ئەکرێ ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ بکرێت لەبەرەوەی فەرقی شەیە مەسەلە جاری وا هەیە کەسێک حکمی لە سێدارەدانی بۆ دەرەچێت بەڵام مستحق نییە بۆی لە سێدارەی بدەیت و هەندێکیش بە ڕۆژی ڕووناک تاوانی کردووە یعنی هیچ مەجالی تیانە ئەمە حەقا جارێکی تر هەلی ئەوەی پێ نەدەیتەوە بچێتەوە ژیان بکەن لەم کۆمەڵگا لەبەرەوە ئەگەر چاکسازی بۆ کێ چاکسازی بۆ کەسانەیە کە غەڵەتی بچووک بچووکیان کردەوە بۆی چاک بێت لە فەرمانگای چاکسازیەکان چاک بوون و ئەو کاتە ئەتوانێ بژی و ئەتوانێت ژیان بکات لەناو بگەڕێتەوە بەناو کۆمەڵگا بەڵام هەندێک خەڵک بەڕاستی نەدینی ئیسلام و نە یاسای ئیسلام و نە عادەت و تەقالیدی مەسەلە عەشایریش ڕێگەدا کە کەسێکە 5-6 کەسە کوژێت چۆن بتوانێت بێتەوە ناو کۆمەڵگە ژیان بکات ینی ئەمە بۆیە پێویستە یاسایەک و جەناب و باسی کرد یاسایە هەموار بکرێتەوە و حکمی لە سێدارەدان بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەو کەسانەی کە مستحقن نعنی ناکرێت بەم شێوەیە هەر کەسێک تاوانی گەورە تاوانێکی گەورە کۆمەڵکوژیەکە قەتڵ و عامەکە بەڵام ئەبرێتە چاکسازی لەوێ بۆ خۆی جێگەی نەرمی هەیە کە بابی گەرمەخوا تەلەڤیزیۆنی هەیە ئەمنێتی ئەپارێزرێ ڕزگار بەم حاڵەوە ینی بەم هەموو کێشە کۆمەڵایەت و سیاسی کە ئێستا بەرۆکی ئەم هەرێمی گرتووە ینی کارکردن لەسەر هەموارکردنەوەی یاسایەکی ئەم شێوەیە کارێکی قورسە ینی ئاسانە ئەمە بکرێت ینی ماوەیەکی زۆر ینی باسی ئەم بابەتە دەکرێت بەڵام وەکو خۆی جێبەجێ ناکرێت یاخود دەست نەبرابووی کە یاساکە هەموار بکرێتەوە ینی ئەگەر ئیرادە هەبێت دەتوانین ئەمە بکەین بەبێ دوودڵی بەدڵنیایەوە ئەتوانرێت لەبەرەوە هیچ قورسیش نییە خزمەتکردنی تاکو کۆمەڵگابێ بۆ ناکرێت ینی ئەمە پرسیارەکەوەیە بەڵێ بۆچی ناکرێت هەتا خۆشانە ماوەیە داوایان کردوانێ عەدامن داوایان کرد کە ئەو کەسانەیە ئێمە یەکلایی بکرێنەوە ئێمە خۆ ڕێز بێت ئێمە خۆ هینین لە حەدیقە حیوانات بین ینی حیوانی لە حەدیقە حیوانات یان بۆمان بکەنە حکومە دڵنیایەوان داواکەن کەوا هیچ کەسێک داوا ناکە بکوژێت داواکە بۆی سوک بکرێت قازیەکەی بکرێتە حکوم دوایەوە بە ئافاتوانە چاکسازی تێدا ڕوویدا بێت ینی شانی ئەو بگەڕێتەوە کۆمەڵگا کاتێک کاک ئەرسەلان قسەی فەرمووی کاتێک ئەتوانێت ئەمە مەسەلە خاوەن حەقلی خۆش بێت تەنازولی کۆمەڵایەتی هەبێ ئەمە یەک دووهەم لە چاکسازی کۆمەڵایەتی شاهیدیەوەی بۆ بدرێت کە مەسەلە ئەم کەسە لە تەمەنێکی لە حڕەتی گەنجایەتی و کاتە گەنج نوعێکی تر بیرەکاتەوە تاوانێکی کردە بۆ یەوتم جیاوازیش هەیە لە ناویانە یعنی ئەمە قابلی ئەوەیە بەڵام پێش هەموو شتێک ئەبێ خاوەن حەقلی خۆش بێت ئەو کاتە ئەتوانی تۆ ئەمانە مەسەلە تایە جیاوازی بکرێ بەڵام کۆمەڵێکیان وەڵی بە هیچ شێوەیەک ئەمە ڕێگە نادەوە ڕەنگە چاکتروێت کە ئەوە جێبەجێ بکرێ کاگەسە لە بابەتەکە دوور نەکەینەوە گەڕ سەر بابەتە ئەسڵەکە داخستنی مەدانەکانی چەک لە هەرێم کاتیە یاخود هەمیشەیی
وڵاهیەوە بڕیارەکە جەنابی سەرۆکی حکوومەت داوێتی دیارە دیاری نەکراوە، بەڵام ئەوەی کە ئێمە بیستمانە شتێکی کاتیە لەبەرەوەی لە یاساکە شوێنی فرۆشتنی چەک مەدانی چەک فرۆشتان ئەمە بە مۆڵەت مەسەلە ڕێگە پێدراو بوو. کاک ڕزگار ڕەنگە یەکێکی دیکە لەو باشانەی کە لە ئەنجامی دەست بە سەراگرتنی چەکی مۆڵەت بێمۆڵەت ئێمە دەستمان دەکەوێت بابەتی کەشفکردنی ئەو سەرچاوانە بێت کە ئەم چەکەی لێوە هاور دەکراوە. ئایا دەکرێت ئەمە بە ڕێگەیەکی باش و دروست دابنرێت بۆ ئەوەی سەرچاوی هەموو ئەو جۆرە چەکانی کە بە بێ مۆڵەت هاور دەکراون وەکو فیدباکێک لای هێزە ئەمنیەکان بەردەست بێت؟ ئایا ئەمە باشە، شتێکی باشە؟ خۆی گرنگە ئەوەی کە جەنابە ئیشارەتی پێدا، بەڵام کاک ئارسەلان چەک ئێستا ئەم یاسایەکی تازەیە و پێش ئەم یاسایە بەڵێ بەدڵنیایە چەکی بێمۆڵەت زۆرە و ناتوانین بڵێن ئەم چەکە لە کوێوە هاتووە، ئەم چەکە چەکی ناوخۆیە، ینی لە وڵاتێکی ترۆ ناتە. چەکی قەدەغەش ئیشارەتی پێداوە لە یاساکە چەند چەکێکی قەدەغەیەوە بە هیچ شێوەیەک ڕێگە پێ نەدراوە و هەر کەسێک بگیرێت ئەوە بە مادەی مەسەلە بە تیرۆر حسابەکرێ ئەمانە ئەمە جیایە. بەڵام ئەو چەکانە وەکو پێشتر وتم ئەم چەکە ئەگیرێت، بەڵام پرسیاری لێ بکرێم چەکەت لە کوێوە هێناوە چۆن بووە ڕەنگە بڵێ چەکی ماڵی خۆمە، ینی خۆ ناڵێ ئەگەر بۆیە ئەم یاسا یەک ینی باشەیەکی دایە ئەو شوێنانەی کە چەک ئەفرۆشن بازاری چەک فرۆشەکان چەک بە هیچ کەسێک نادەنمە بێ مۆڵەت، یعنی ئەبێ هەر کەسێک بڕوا چەکێ بێنێ ئەبێ مەسەلە ئەوەشمان ئێمە ئەو پرسیارە من بۆ خۆم پرسیارم لە جەنابی وەزیر کرد، ئایا لەو بەینا مەسەلە کەسێکە چەکێکە کڕێت خۆ خاوەن دوکانەکە مۆڵەتەکەی بۆ ناکە، ینی یەک لایەک بۆ شای یاسایی هەیە، لێرە چەکەکەی کڕی خستێ سیارەکەیەوە هات لە ڕێگەم تووشی سەیتەرەیەک یان مەفارزێک بوو گیرام چەکە بێ مۆڵەتە هاچەند لەوێش گوتی ئێمە ئەتوانینەوە حەل بکەین لەگەڵ چەک فرۆشەکانە کۆنتاکمانە بێ، ینی چەکێکە ئیدەنە ئەو کەسە یەکسەر بە ژمارە بە ئۆنلاین بۆمان بنێرن کە ئەمە فلان کوڕی فلانە و چەکەی پێ و ماوەیەکی کەمی بۆ دیاری بکرێت تاکو و ماوەڵی چەکەکەی پێەکە، ینی ئەمە لەلایەک باشە، ینی وردە وردە ئەو چەکە بێمۆڵەتانە نایەڵێت بە پێی تێبەڕبوونی کات نامێنێت چەکە بێمۆڵەتەکان هەموو بێتە چەکی مۆڵەتدار. گەشتبینی بە بڕیارەکانی سەرۆکی حکوومەتی هەرێم کە لە شوێن و جێگەی خۆی وەکو ئەوی کە بەرنامەی بۆ دانراوە دەکات بە ئاماجومە بەستی خۆی، ئەمە دەکاتە ئەوەی کە بڵێن ئەگەر ئەم بڕیارەک و خۆی جێبەجێ بکرێت دەبینە خاوەنی کۆمەڵگەیەکی مەدەنی دوور لە سەربازی. خۆ ئەوە وەکو پێشتر وتم ئەمە گەشتبینین و دڵخۆشین بەم نەوع بڕیارانە کە هەیە کاک ئەرسەلان، ئەمە زۆر بڕیارێکی باش چکە ئەمە لە ساڵحی کۆمەڵگایە. ئێستا کە ئەمەی کە سەرۆکی حکوومەت کردێتی ئەمە حەقا بەجددی ئیشی لەسەر بکرێ بە بێ جیاوازی هیچ ناوچەیەک لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کفریەوە هەتا ئەچێتە زاخۆ یەک حکوومەت بێ و یەک بڕیارتیایە جێبەجێ بکرێت. ئەوە کێشەکە. ڕزگار محەممەد نەکڕی ئەندامی لیژنەی پێشمەرگا لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئەم دەفن دووبارە بخێر بێت. خۆشبی زۆر سپاس کە بینەرانی بەڕێز و خۆشەویستە تەورێکی دیکە و بەنامێکی دیکە بە خواتان ئەسپێرم خواتان.